باسەوە دەکەین کە دکتۆر ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانی کوردستان دوێنێ کۆبوونەوەیەکی لەگەڵ نوێنەری ڕێکخراوە ناحوکمیەکان ئەنجامدا کە تێدا باز لە کاریە و ڕێکخراوانە و هەروەها چالاکیەکانیان کراوەکان جامی دەدەن هەروەها و ئاستەنگانەی کە دێتە بەردەمیان و دیاریکردنی میکانیزمەکانی چارەسەرکردنیشیان تێدا خراوەتە ڕۆ ئێمە گفتوگوی زیاتر لەسەرم بابەتاکەین لەگەڵ میوانەکەم کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لام ئامادەیەوی تانیا کەمال بەڕێوەبەری ڕێکخراوی ڕاستان بۆ داکۆیکردن لە مافی ژنان خاتوتانیا بەخێر هاتی سپاس بۆ ئامادەبوونتان باش خاتوتانیا بەگشتی چەند ڕێکخراو لە هەرێمی کوردستان هەیە و کاری ئەم ڕێکخراوە ناحوکمیانە چۆن بەڕێوە دەچێت ئەوەی کە باسەکری ئێستا نزیکەی 5,000 ڕێکخراو تۆمار کراوە لە فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان بە پێی یاسای ژمارەیەکی ساڵی 2011 کارە چالاکی ئەم ڕێکخراوانە خۆی ئەبینێتەوە لە چالاکی مەدەنی لە هەموو بوارەکانە بواری ژینگەی مناڵان ژنان هەموو یاسایی داکۆکیکردن لە مافی مرۆڤ هەموو ئەو بوارانی کە پەیوەندیدار و پێی وابەستەیە بە ڕێکخستنی کۆمەلگا یاخود بڵێن هەموو ئەو کەم و کوڕیانی کە لە شوێنێک کە حکوومەت دەرفەتینی یاخود ناتوانێت بیبینە ڕێکخراوەکان کاری لەسەر ئەکەن و بۆ ئەوەی بۆ باشکردنی کار و ڕێکخستنی کۆمەلگا ئەو کار و چالاکی و پرۆژانەی کە ڕێکخراوە ناحوکمیەکان پێ هەڵساون چین و ئەم پرۆژانە بە پێچ میکانیزمێک ئەنجام دەدرێن هەندێک ستاندارد هەیە بۆ ئەنجامدانی پرۆژە هەندێک ستانداردی ناوخۆییمان هەیە و ستانداردی نێودەوڵەتیشمان هەیە ڕێکخراوە لۆکۆڵەکان ئەگەر وابەستە بن یاخود ئەگەر بێت و پاڵپشتی دارەیان لەلایەن حکوومەتەوە پێ بدرێت ئەوە بە پێی ئەو میکانیزمی کە حکوومەت دایئەنێت بە پێی ئەو بەرنامانی کە حکوومەت دایئەنێ پاڵپشتیەکە یاخۆ بڵێن کار و چالاکیەکان بە پێی ئەوە ڕێکەخەن بەڵام ستانداردی نێودەوڵەتیمان هەیە ئەو ڕێکخراوانەی کە فەند و کە پاڵپشتی نێودەوڵەتیان هەیە بە پێی ستانداردی نێودەوڵەتی ئەو کار و چالاکیانە ڕێکەخرێت هەندێک جار ئێمە وەکو ڕێکخراوەکان کۆمپانیای زۆر گەورە و زەبەلا هاتووە ئۆدیتینی کاری ڕێکخراوەکی بۆ کردوین کە بنمونە کۆمپانیای دیلۆیت کە یەکێکە لە کۆمپانیا زۆر گەورەکان لەسەر ئاسی جیهان کە بۆ کۆمپانیەکانی نەوت و وزە ئۆدیتینەکات ئەم کۆمپانیانە هاتوون ئۆدیتینی ڕێکخراوەکانیان کردو بۆ ئەوی زانن لە کەواتە ئێمە خۆشبەختانە لە هەرێمی کوردستان ڕێکخراوی وەمان هەیە کە لەسەر ئاستی جیهانی کار ئەکات و هەر بڕوانامەکەشی وەکو لەسەر ئاسی جیهان نەتوانێت نێودەوڵەتی باشە ئەو پاڵپشتیانی کە لەلایەن حکوومەتەوە دابین دەکرێت بۆ ئێوە باشتر یاخود ئەو پاڵپشتیانی کە لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆ ڕێکخراوەکان دابین دەکرێت توانراوە زیاتر سوودی لێ ببینرێت و توانراوە پاڵپشتێکی باش بێت بۆی کە ڕێکخراوەکانیش بتوانن بە شێوەی پێویستەوەی کە کۆمەلگا پێویستێتی کار و پرۆژەکانیان ئەنجام بدەن خۆی هەردووکی باشە یعنی لێستادا کامیان زیاتر یارمەتی دەرتان بووە لە ئێستادا ئەوەی حکوومەت هیچ نییە هیچ پاڵپشتێکی دارایی نییە بۆ ڕێکخراوەکان لە ساڵی لە سەرەتای هەڵگرسانیش جەنگی تێرۆریستی داعش لە ناوچەکەیە بەهۆی ئەو قەیرانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان وەکو هەموو ناوچەکە هەموو عێراق ڕوبەڕووی بەوە حکوومەت نەیتوانی پاڵپشتی دارایی ڕێکخراوەکان بکە هەڵبەتە ئەو بجێدا ئەنرا بۆ کاری زۆر گرنگتر بەڵام ئێستا ئەوەی کە هەیە تەنها پاڵپشتی نێودەوڵەتیە ڕێکخراوی نێودەوڵەتی بۆ ڕێکخراوەکان پێشتر حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتێکی هەبوو بۆ تەنها بۆ مانەوەی ڕێکخراوەکە بۆ ئەوی مثلا بۆی ئۆفیسێکی هەبێ بۆی هەندێک شتێکی ڕۆژانەی خۆی پێ بەڕێوە بەرێت بەڵام وەکو چالاکی زۆر گەورە کە بتوانین کۆڕانکاری گەورە بکەین و تەچمان هەبێ یعنی مؤشرات گۆڕانکاری گەورە هەبێ لە ناوچەکە ئەوە پاڵپشتی دارایی زۆر گەورەی ئەوێت چونکە تۆ تەنها لە سنتەرانە وەسیە چیتە دەرەوەی شارەکان و ئەچیتە شوێنەکانی تریشکارەکەی بۆیە ئەمە پێویستی بە بودجەیەکی گەورە هەیە ئەم بودجە گەورانە تەنها ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەتوانن دابینی بکەن بۆ ڕێکخراوە لۆکەڵەکان باشە ئەو پاڵپشتیانی کە لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆ ڕێکخراوە ناحوکمیەکان دابین کراوە توانیوێتی بە شێوەیەکی پێویست دابینی بکات و ڕێکخراوەکان بتوانن بە شێوەیەکی باش سوودی لێوەربگرن
بەڵێ لە دوای 1990ەوە لە دوای ئەوەی کە شۆڕشێکی مەدەنی لەم ناوچەیە هەڵگرسا و ئەو تا ڕادێگە و ئازادیانە هەبوو بۆ کاری مەدەنی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش هاتن لێرە وەکو ڕێکخراوە لۆکەڵەکان کاریان کردووە و پاڵپشتیان کردوون بەڵێ ئێمە شانازی بۆکەن هەندێک دەستکەوتی زۆر گەورە هەیە کە ڕێکخراوەکان کردویانە وەکو یاسایی گۆڕانکاری لە ناو یاساکانی باری کەسێتیە کە ئەمە زۆرێک لە ژنان زۆر سوودمەند ئەبن لەو یاسایە باشەکەواتە هەماهەیەکی باشە لە نێوان ڕێکخراوە لۆکاڵیەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیشە بەڵێ ئەو هەماهەنگیە هەیە بەپی ئەو بەرنامانەی کە خۆمان داوای ئەەکەین ئەمە یەکێک لە مەرجەکان ئەوەیە کە ئێمە چیمان پێویستە وکو ناوچەی خۆمان نەک ئەوان چی فەرزەکەن بەسەرمانە دەزانین کە لە زۆر باردا لە زۆرێک لە بەتایبەت لە کاروباری حکوومەتیشدا هەندێک جار ئاستەنگێتە بەردەم کاروبارەکانیان ئەم ئاستەنگانی کە دێتە بەردەم کاروباری ڕێکخراوە ناحکومیەکان تا ئێستا چی بوون و لە ئێستادا چین؟ ئاستەنگ زۆرە لە هەموو کارێکا تۆ دائیمەن هیوا و ئاواز ئەوەیە کە زۆرترین کار بکەیت و تۆمەحی گەورەتر هەیە زۆرترین ئەو ئاستەنگانە ئێمە دەستمان ناگا بە زانیاریەکان وەکو پێویست یعنی ئەمە ئەگەرمانێ ڕیسێرجێ بکەین ئەگەرمانێ ڕاپرسیە بکەین لەسەر شتێکە وەکو پێویست دەستمان ناگا بە زانیاریەکان پەڵپشتی دارایی یەکێکە لە ئاستەنگەکان هەتاکو ئەتوانین پاڵپشتێکی دارایی وەگە تاکو فەندێک وەرەگرین زۆر هیلاکەبین ینی تا قەنەعەتێک بە دەوڵەتێکەکەی کە ئەم دەوڵەتانە هەمووی بجێ خۆیەتی ئەیدا بە شوێنێکی تر و هەندێک گرفتی تر دروست بووە لە ئێستایەکە ئەمە وای کرد کە ئێمە داوا بکەین لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە دانیشتێکمان لەگەڵا بکە بۆی ئەو گرفتانە چونکە گرفتەکان کەڵەکە ئەبوون لە دوای دامەزراندنی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانەوە ئەم ئەبدەیت نەکراوەتەوە یعنی چاکسازی نەکراوە لە ناو فەرمانگەیە هەتاکو ئێمە ڕێکخراوەکان بە بەردەوام خوان ئەبدەیتەکەنەوە بە پێی ستانداردی نێودەوڵەتی ئێمە کارەکەین بەڵام بەداخەوە لە ناو فەرمانگەی ڕێکخراوەکان هەر ئەو میکانیزمەیە کە سەرەتا پێی دامەزراوە پێویستەکە خوان ئەبدەیت بکەن و پێویستەکە خوان بگونجێنن لەگەڵ ئەو پێشکەوتنی کە ڕێکخراوەکان بەخوانەوە ئەبینە ڕۆژانە ئێمە بە پێی ستانداردی جیهانی کار ئەکەین لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە بەپی ئەو بەرنامانە کار ئەکەین بۆیە ئەمە تقریبن شۆکێکی دروست کردو لە بینی ئێمە فەرمانگەی ڕێکخراوەکانە کە لێرە و لەوێ تێنەگەیشتنێکە بێ لە نێوان یەکتریە ئەمە کێشەیەکی بۆ دروستکرد بووین بۆ ماوەی چەند ساڵەکە بێ ئەو کێشانە دروست بووە باشە بەس لەو کرد کە داواتان لە سەرۆکی پەرلەمان کردو دوێنێش باڵین وەڵامی پیاوەکەتان یاوت و دوێنێ لەگەڵ خاتوڕێ ئەسفاق سەرۆکی پەرلەمانە کۆبوونەتەوە چۆن باز لەم گرفت و لەم ئاستەنگانە کرا لە کۆبوونەوەکەداندا لەگەڵ سەرۆکی پەرلەمان کە دێتە بەردەم ڕێکخراوەکەتان هەروەها ئەو کێشەوی ئەو ناکوکێ و تێنەگەیشتنی کە لە نێوان ئێوە و لە نێوان فەرمانگەی ڕێکخراوەکاندا هەبوو چۆن باسی لێوەکراوە چ ڕێگە چارەیەک دۆزرایەوە بۆ ئەم بابەتە ئەوی ڕاستی بێ ئێمە پێشتری ساڵانی پێشوش زۆر دانیشتمان هەبوو لەگەڵ پەرلەمانتارەکان لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان بەڵام ئەمە لە مێژووی پەرلەمانی کوردستانە بۆ یەکەم جارە سەرۆکی پەرلەمان لە دەرەوەی پەرلەمان لە دەرەوەی بینای پەرلەمان لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراو کۆبێتەوە و بەو شێوە ئازادانەیە جۆ لە ڕێکخراوەکان بگرێت بزانێ کێشە و گرفتەکانیان چییە. ئێمە بڵێ ماوەیەک لەمەوە پێش نزیکەی 50 ڕێکخراو ئەوین لە سنووری سلێمانی و دەوروبەری داوامان کرد کە لەگەڵ پەرلەمان دانیشین لەگەڵ لیژنەی کۆمەڵی مەدەنی لە پەرلەمانی کوردستان چەند جارێک دانیشتنمان هەبووە و گەشتینە هەندێک بابەت بەڵام ئەمەش هەر کێشە بنچینەکانی چارەسەر نەکرد بۆیە داوامان کرد لەگەڵ سەرۆکی پەرلەمان خۆیان دابنیشین بەخۆشحاڵیەوە سەرۆکی پەرلەمانی کوردستان وەڵامی داواکاریەکەی داینەوە و خۆی هات لەگەڵمانە و لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی شەوکو جەنابتان بینیتان ئەو دانیشتمان کرد نزیکی 50 ڕێکخراو ئەبووین دوێنێ لەگەڵای دانیشتین زۆر بە ئازادانە باسی هەموو کێشەکانمان کرد باسی هەموو ئەو گرفتانەمان کرد کە ڕوبەڕوو ڕێکخراوەکان ئەبێتەوە کە لە ڕووی بۆ نمونە
زۆربوونی ڕۆتینیاتی ناو فەرمانگەی ڕێکخراوەکان کە هیچێکە لە گرفتە گەورەکانی ڕێکخراوەکان ڕوبەڕووی ئەبنەوە لە بەروێ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ڕێکخراوێکی قازانجنەویستن هەموو ئەو چالاکیانی کە ئەیکەن کە هاوکاری حکومەتەکەن بەبێ بەرامبەر ئەیکەن لە بەرەوەی حکومەت هیچ بەرامبەرێکی مادی نییە بۆ ئەو شتانە بە تایبەت ئەو ڕێکخراوانی کە لە سنوورە لە دوورە دەستەکانەوە بنمونە لە هەڵەبجێ لە گەرمیانە لە کەلارە لە کەفریە ئەم ڕێکخراوانە بەپێی ئەو بەرنامە یاخود ئەو شاهدی کە ئەو ئیجازەی کە پیان دراوە لە فەرمانگەی ڕێکخراوەکانەوە ڕێگەیەکی دوورە چەند میل ئەبڕێ هەتاکو ئەگاتە ئەو شوێنە لەبەر هۆی چەند شتێکی سادە و ساکە ئەکرێ ئەم شتانە بە تەلەفۆن بێ بە ئیمێل بێت بە لە ڕێی بۆ نمونە سوشەل میدیا بەکاربێنین یاخود توانین مەسەرەن ئاسانکاری بۆ کاری ڕێکخراوەکان بکرێن بەڵام بەداخەوە فەرمانگەی ڕێکخراوەکان هەتا ئێستا بە سیستمێکی زۆر پێشکەوتو ئیژ ناکات ئێمە هەمومان بە سیستمی ئیمێل ئیش ئەەکەین لە نێوان یەکتریا گروپمان هەیە لە ڕێ ئەو گروپانە و زانیاریەکان لەگەڵ یەکتریا ئەگۆڕێنەوە بەڵام هەتا ئێستا فەرمانگەی ڕێکخراوەکان باوەڕی بە وەرەقە و هێنان و بردنەوەی خۆتە زانی ئەمانەمووی کولفەیە بۆ ڕێکخراوەکان ئەمە دوێنێ باسیم گرفتەکراکە لە بنیوان ئێوە فەرمانگەی ڕێکخراوەکانە هەیە ئەمەش باس کرا چەندین گرفتی تریش باس کرا پاڵپشتی دارایی کە ئێستا ڕێکخراوەکان وردە خەریکە بودجێ هەرێمی کوردستان باشە بێ باسی سامانە نەوتەکانمان کرد کە ئێمە ئێستا نەوت لە ئاستی جیهانە ئێستا بەرز بۆتەوە بۆ نەتوانم پاڵپشتی ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان بکرێت بۆ ڕێکخراوێک لە دوورە دەستێکە و لە وڵاتێکی ترەوە ئەتوانێت هاوکاری ئێمە بکات بەڵام ئێمە خۆمان نەتوانین هاوکاری ڕێکخراوەکانی خۆمان بکەین چەندین گرفتی تر باس کراوە لەو دانیشتنەیە و بە خۆشحاڵیەوە دکتۆرە ڕێواز گوێ لە هەموو داواکاریەکانمان گرتووە ئەوەی کە بتوانێت وەکو بە ڕێزی باسی کرد تەمانێ مسپاسی ئەکەین کە ئامادە بوو لەبەرەوەی هەندێشتی زۆر ناڕوون هەبوو لای ئێمە ئەو بۆی ڕوونکردینەوە کە گوایە ئەم بەڕێوەبەری گشتی فەرمانگەی ڕێکخراوەکان ناتوانێت لە پەرلەمان ئامادە بێت و بۆ لێپرسینەوە لەبەرەوەی لەسەر ئاستی وەزیر نییە ئەو ئەکرێت بە نوێنەرایەتی یاخود لە ڕێی لیژنەکانی پەرلەمان و ئەم کارە بکرێت بۆیە ئێمە بە دوواداچوون ئەکەین بۆ ئەم کارە کە دوێنێ کردومانە بۆ باشکردنی ژیانی خەڵکە نەکرد بۆ ڕێکخراوەکانە ئەگەر بێت و هەمومان ئەزانێت گەر ڕێکخراوەکان کار و چالاکێ نەبێ ئەوە کۆمەڵگەیەکی زیندوو نابێ کۆمەڵگەیەکی پێشکەوتوو و شتێکی دیار نبینی گۆڕانکاری نبینێن ناو کۆمەڵگەکە ئەگەر چالاکی ڕێکخراو نەبێنە ناو باشە خاتوتانیا لە ئەنجامی کۆبوونەوەتان لەگەڵ سەرۆکی پەرلەمان ئەو دەرەنجامی کە پێگەیشتن چی بوو چۆن ئەو خاڵی کە هەمووتانی کۆ کردو ئەو چارەسەری کە دەبێ بکرێت بۆ ئەم گرفتانەی کە هەیە چی بوو؟ سەرەکی ترینیان ئەوەیە کە ئەبێ سیستمی فەرمانگەی ڕێکخراوەکان خۆی بگونجێنە بەپێی ئەو سیستمە تازەی کە هێستا هەیە ڕۆتینیات کەم بێتەوە هەندێک میکان خۆیان ئەبدەیتکەنەوە لەبەرەوەی تەنانەت ئەو ستافی کە لەوێژ ئیشەکە وەکو پێویست ناتوانێت مامەڵە لەگەڵ ئەم ڕێکخراوانە بکاکەر ئەم ڕێکخراوانە هەمووی کۆمەڵێک بەرنامەی نێودەوڵەتی ئەنجام ئێن ینی هەندێک جار ئێمە گرفتمان هەبوو ئەو کۆمپانیا زۆر گەورەکان هاتووە ئۆدیتین و حساباتی ڕێکخراوەکانی کردووە نەکەر باش بۆ بەلایەنەوە دەستخۆشیشان لێ کردوون و سپاسنامەشان ناوێت کە ئێمە ڕێکخراوێکی لۆکەڵین بەو شێوەیە بوون بەو سیستمە ئیشەکەین کە لەسەر ئاستی جیهانە کۆمپانیایەکە کە دەنگێک و ناوبانگێکی هەیە بەڵام لە کاتێکە کە ئەمەمان بردو بۆ ڕێکخراوە فەرمانگەی ڕێکخراوەکان کێشان لێ دروست کردەوە بۆچی وایە لەوەرەوەی ینی سیستمەکە لێ تێناگەن لە سیستمەکە چۆنە بۆیە ئەم کێشێمان هەبوو ئەمەمان باس کرد لەگە سەرۆکی ڕێکخراوەکە ئەبێ بە زووترین کات ئیش لەسەر ئەوە بکرێت کە فەرمانگەی ڕێکخراوەکان ئەبدەیت کرێتەوە ستافی تازەی بۆ دابنرێت و کێشەی ڕۆتینیات کەم کرێتەوە و پاڵپشتی ئەوەی کە هەیە بودجەی نەوتیەکان نەوتیەکان لە ڕێی فەرمانگەی ڕێکخراوەکانەوە تەمانە ئەکرێتەوە باشە بابەتێکی دیکە هەوو باس لەوە کرێت کە لە ماوەی ڕابردوودا باجێکی زۆر لەلایەن حکوومەت و لە ڕێکخراوەکان وەردەگیرە ئەمە چۆن باسی لێوەکرامە تا ئێستا چۆن ڕۆیشتووە ئەو باجە زۆرە هەر وەردەگیرێت یاخود کەم کراوەتەوە هەوڵەکان بۆ جێگیرکردنی ئەو باجە چییە؟ بەڵێ یەکێکی لەو گرفتانەی کە فەرمانگەی ڕێکخراوەکان چۆ ژێرباری ئەو مۆزوع ئەوە کە ئەوە بوو نیگەرانی ئێمە لێکەوتەوە وەکو ڕێکخراوەکان ئەوەیە کە چۆن فەرمانگەی ڕێکخراوەکانە چێتە ژێرباری ئەو مۆزوعەکە خۆی ئەزانێت ئەم ڕێکخراوانە
ڕێکخراوێکی قازانجنەویستن یعنی هەموو ئەو بجانیکێتە بەردەستمان و هەمووی بۆ خەڵکە هیچی ناتەوە بۆ ڕێکخراوەکە و خۆشی هیچ پاڵپشتێکی دارایی نیە بۆ ڕێکخراوەکان بۆی ئەمە یەکێک بوو لەو گرفتانی کە ئێمە ڕوبەڕووی ئەوینەوە ساڵانی زوو کە باجمان ئەیە بە حکومە لە کاتێکا ئێمە هیچ پاڵپشتێکی داراییمان نیە لە حکومەت بۆیە ئەمە یەکێک بلەو بابەتانی کە باس کرا ڕاستە ئێستا ئەو بڕیارە دەرچووە کە ڕێکخراوەکان باجنان بەڵام هەر لێرە و لەوێ ئەوان داوای راپۆرتەکان ئەکەن ئەبێ بچین لەگەڵ ئەوانە بۆ نمونە ئەوراقەکانمان شێرکەین لەگەڵیانە باسی بکەین و ئەوراقمان هەبێ لە باج و دەرامەت کە لە کاتێکە هیچ پێویست ناکە ڕێکخراو لەناو باج و دەرامەتەکە ئەوراق و مەلەفاتی هەبێت ئەمەشێک بوو لەو بابەتانی کە باسمان باشە خاتوتانیا تا چەند وەکو ڕێکخراوەکان لە یاسایەک هەیە یاسای ژمارەیەکی تایبەت بە ڕێکخراوە ناحکومیەکانە تا چەند لەو یاسایە ڕازین تا چەند ئەو یاسایە توانیوێتی کاروباری ڕێکخراوەکان بە شێوەیەکی دادپەروەرانە با بڵین ڕێک بخات خۆی یاساکە یاسایکی زۆر باشە لەسەر ئاستی ناوەڕاز ینی ڕۆژهەڵاتی ناوەڕازێکێکە لە یاسا زۆر باشەکان کە ئەمە لە دەوڵەتە عەرەبیەکانش کە باسی ئەو یاسایمان کردو لەگەڵیانە زۆر بە شێوەیەکی مۆدێرن و تازەیە یاسایەکی زۆر باشە بەڵام هەندێک دەستکاری لەبەر ئەوەی وەکو ئەزانین لە هەموو لە ناوچەی ئێمە و لە هەرێمی کوردستان یاسەکان وەکو خۆی تەطبیق ناکرێ هیچ یاسایەک نەکرد یاسای ڕێکخراوەکان بۆیە کێشەکە لێرە دروستە بێ کە لێرە و لەوێ هەندێک سە بۆ نمونە لە ناو یاساکە باجیتیانێ باجمان بۆ زیاکرا لە ناو یاساکە ئەم جۆرە ڕۆتینیاتانی تیانێکە فەرمانی کارژێڕی ئەبێ هەموو ساڵە تازەکرێتەوە ئەوە زیاکراوە ئێستا کۆمەڵی بڕیار دەرەچێ لە ناو دائیرەکانە لە ناو فەرمانگەیە ئەم بڕیارانەیەوە ئەکات کە ڕێکخراوەکان نیگەران بن لەو ئەدایی کە حکوومەت ئەیکاکە فەرمانگەی ڕێکخراوەکانە بۆیە ئێمە وەکو یاساکە تەطبیقی یاساکە زۆر لەبەر ئەسڵەن یاساکە خۆمان دامانەوە ڕەشنووسی یاساکەی ساڵەکانی 2009 2010 ڕێکخراوەکانی سلەیمانی بە زۆری بەشدار بوون لە دروستکردنی لە نووسینەوەی ئەو ڕەشنووسە ئێمە خۆمان داوامان کرد کە یاسایەکە بێ کە لە ناو پەرلەمانی کوردستانە قسەک لەسەر ئەوە کرا کە فەرمانگەیەکی شەبێ بۆ ئەوەی ئیش بۆ یاسایە بکات و تەطبیقی بکە بەڵێ یاساکەمان ئێمە زۆر باشە بەڵام هەندێک ڕۆتینیات یاخود هەندێک بڕیار دەرەچێ بۆ زیادکردنی ئەو حاڵەتانە ئەوە ڕێکخراوەکانی نیگەران کردووە باشە زۆر سپاس بۆ خاتوتانیا کەمال بەڕێوەبەری ڕێکخراوی ڕاستان بۆ داکوتکردن لە مافیژنا سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ